بەڵێ لەم تۆرەدا باز لە ئەست و ڕێژەی گۆشتەکەین لە هەرمی کوردستان هەروەها ئەو فلتەرانی کە پێویستە بە تایبەتی شاری سلێمانی هەروەها ئەو فلتەرانی کە پێویستە گۆشتی پێدا تێپەڕبێت تاکو بەژەیەکی دروست و تەندروستی بگاتە دەستی هاوڵاتیان بۆ مەبەستە و گفتوگۆی زیاتر بە میوانداری کاک جەمال حوسێن بەڕێوەبەری سامانی ئاژەڵ لە شاری سلێمانی و میوانمانە بەخێربەی بەسپاس بۆ ئامادەبووین. ئەمێ بەشێکی گشتی باز لە ئاستی گۆشت خواردن لە هەرمی کوردستان بکەم بە تایبەت لە مانگی ڕەمەزاندا لە چ ئاستێکدایە؟ زۆر سپاسانەکەم بۆ بانگهێشتنەکەتان. دیارە گۆشت خواردنێکی سەرەکیە لە هەموو کۆمەلگایەکە بۆ پێوەرێکیشە بۆ خۆشگوزەرانی تاکەکان. هەر لە جیهانە ستانداردێکی جیهانی هەیە بۆ پێداویستی تاک لە هەر یەکە لە گۆشتی سپی، گۆشتی سوور، ماسی، شیر، هێلکە. ئەمانە ستانداردێکن هەموو کۆمەلگاکان لە هەوڵی ئەوەدان ئەم بڕە دابینکەن بۆ تاکەکانی کۆمەلگاکەی. بۆ نمونە تاکێکی مرۆڤ لە هەر کۆمەلگایەکە پێویستە ساڵانە 14.4 کیلۆگرام لە گۆشتی سوور بخوا ئەبێ بۆی دابین کرێ. ئەمە یان لە گۆشتی سپی لە مریشک پێویستە 23.9 کیلۆگرام لە ساڵێکە بۆی دابینکەی. لە ماسی 2.9 کیلۆگرام بۆ ساڵێک. هەروەها لە هێلکەش بەبڕ لە شیر بە لیتر. ئەمانە هەر کۆمەلگایەک ئەگەر بتوانێ بگاتە ئەم ستانداردە واتە تاکەکانی خۆشگوزەرە. کۆمەلگای ئێمەش تەبعاً بۆ زروف و بار و زروفەی لە هەشتاکان و هێنەکان هاتووە بەسەر ئەم کۆمەلگایە هەتا دروستبوونی حکوومەتی هەرێم هەتاکو ڕوخانی سەدام حکوومەتی عێراقی هەمیشە موئەساسەتەکان لە هەوڵا بووی کە تۆ بتوانانی ئەم بڕە بەرهەم بێنی. خۆشبەختانە لە هەنێ بڕە پێشکەوتنمان بە خۆمانەوە بینیوە وەکو گۆشتی مریشک. لە هەنێ بڕیشان نەماتوان لە هەوڵدایە بەس ناتوانرا بگاتە ئەو ئستانداردە. باشە کاک جەمال هیچ ئامارێک لە بەدەستی تۆیە بۆ ئێمە ڕوون بکاتەوە کە لە مانگی ڕەمەزاندا تا چۆنێک ئاستە سەر گۆشت زیادی کردووە و چۆن ئاژەڵ سەر بردراوە لە مانگەدا؟ ئامارەکان تەبان خۆت دەزانی ڕەمەزان لە نیوەی تەقریباً لە نیوەی مانگی چوارەوە دەستی پێ کردووە. تەنها داتایەکت پێ ئەڵێم کە لە سەربڕینخانەی مۆدێرنی سلێمانی وەرگیراوە لەلایەن بەڕێوەبەراتی ڤێتەرنەریەوە کە ئێمە وەکو سامانی ئاژەڵ وەرمانگرتووە لە 3 مانگی سەرەتای ئەم ساڵە مقارنە بە تەنها مانگی چوار بە مانگی 1 و 2 ئەگەر ستانداردەکە وایە نزیکەی 30,000 سەربڕاوە بۆ هەر مانگی تەنها لە سلێمانی بۆ باسەکەم 1 و 2 ئەگەر بە مقارنە تقریباً بۆ بە معادالی لەو 3 مانگە نزیکەی 30,000 سەربڕا. بەس تەنها لە مانگی چوارە 37,000 بەسەرەوە سەربڕاوە بە پێی ئەو داتانەی کە وەرمانگرت. بەڵێ کاک جەمال و ئاژەڵانەی کە سەربردراون لە شاری سلێمانی ئەو ئاژەڵانە ناوخۆن یاخود لە دەرەوە هاوردەکراون؟ سەرچاوی گۆشتی ئێمە بەڕاستی چەند جۆرێکە. یەکێک لەوانە بەرهەمی ناوخۆیە بەشێکی جوتیاران و ئەنی خۆمانە، بەشێکی هاوردەی بە فەرمی هاوردەی وڵاتانە، بەشێکی بە نافەرمی و بە قاچاق دێت، بەشێکی گۆشتی تریش کە خەڵکی کرێ گۆشتی سپیە. ئەمە سەرچاوی گۆشتی سوورە بۆ ئێمە بەڕاستی، یعنی لە هەموو بەشەکانی تایە. بەرهەمی ناوخۆی ئێمە لەو ئاسان نییە بتوانێ لە گۆشتی سوورە بتوانێ تەختەی کۆمەلگای ئێمە بکە. بۆیە عادەتەن پەنابرێ بە هێنانی گۆشت لە حیوان بە زیندوی لە وڵاتانی ترەوە. باشە کاک جەمال ئەو گۆشتی یاخود ئەو ئاژەڵەی کە هاوردە دەکرێت بە چەند فیلتەردا تێتەپەڕێت بۆ ئەوی بگات بە دەستی هاوڵاتیان؟ خۆشبەختانە ئەمە بە فلتەرێکی زۆر باشاروە هێنانی ئاژەڵ ئەوەی بە فەرمی بۆ باسەکەم. بەڕاستی من باسی نافەرمیت بۆ ناکەم لە خاڵی سنووری و بە قاچاق و ئەمانە بە هیچ شێوەیە لەژێر کۆنتترۆلی وەکو ئێمە وەکو سامانی ئاژەڵ نەوەکو ڤێتەنەری سلێمانی برایانی ڤێتەنەریان نییە. ئەمە بە فلتەرێکە ئەڕوا بە چەند فلتەرێکە ئەڕوا کە لێرەوە دەست پێ ئەکا لە داوابێ کۆمپانیاکە مختص بێ بە هێنانی ئەو ئاژەڵەوە نووسراوی بۆ ئەکرێت لە ڕێگەی وەزارەتەوە و لە ڕێگەی وەزارەتی بازرگانی و لەوێەوە لە ڕێگەی کە وەختی داخڵە بێ بێژەوەی بێت داخڵ بێ کەرنتینە ئەکرێ بۆ ماوەی 21 ڕۆژ. ئەنجا ئەیڵن داخلی ناو کوشتارگەکان بۆ سەربڕینی لای ئێمە بیان بۆ ناو هەنێ پرۆژەمان هەیە بۆ پرۆژەکان بێ. خۆشبەختانە ئەوەی کە بە فەرمی تقریباً کۆنتترۆلە کرێ
ینی لە ڕووی تەندروستیەوە هەموو حساباتێکی بۆ ئەکرێ بەڵام بەخۆ ئەوەی نافەرمی بێ زۆر کۆنتترۆل ناکرێت نازانین لەکوێوە دەچکەن بۆ سنوورەکە فراوانە بەڕاستی. کاتە کاک جەمال چەنێک هێنرێ ئەوانەی بەتایبەت کە باس لێگر فەرمین کە هێنرێتە ناوخۆی هەرێم بەتایبەت شاری سلێمانی چەنە هێنرێ؟ بەڵێ عادەتەن ئەوەی کە لە وەزارەتی کشت و کاڵ هەیە لیژنەیەکی باڵا دروست بووە لە ناو وەزارەتی کشت و کاڵ بە ناوی لیژنەی هێنانی ئاژەڵی سیندوو ئەمە بەپێی خواستی پارێزگارکان عادەتەن بەپێی خواستی پێداویستی پارێزگارکان پێشوەخت ئەم کەمیەتە دیاریەکرێ بۆ نمونە ئێمە لە سلێمانیا بۆ هەر مانگە 5,000 سەر وەکو دیاریەکەین و ئەنێرین بۆ وەزارەت عادەتەن ئەو بڕێک کە دیاری ئەکرێ ئەو بڕە بۆ مانگەکەیە یان بە 3 مانگ جارێ ئێمە حسە دیاری ئەەکەین بۆ ئەو کۆمپانیانی کە ئەم بازرگانیەکەن و ئەیهێنن ئیتر ئەویش بە کەوتۆتە سەر کۆمەڵ ڕێکارە جاری وە هەیە لەو مانگە ناگاتە ئەو بڕێک کە تۆ ئەدەوێت لە 3 مانگ ئێمە ئەتوانین حساباتی لەسەر باش زیاتر ئەمانە لە چ وڵاتێکەوە هاوڵێ دەکرێت وڵات زۆرە ئەیهێنن عادەتەن ئەوەی کە ئێمە ئیشی لەسەرەکەین بەشێکی زۆری ئەو خاوەن کۆمپانیا و ئەوانی کە تایبەتمەند بەهێنانی ئاژەڵی بۆ سەربڕینەوە ئەو پرۆژە گەوداریانی کە هەمانن کە ئەیهێنن عادەتەن لە جۆرجیا ئەیهێنن لە ئەرمینیا ئەیهێنن هەنێ وڵاتانی تریشی تێکەوتووە بە فەرمی لە ئەرمینیاوە جۆرجیا کۆلۆمبیا ینی وڵات زۆرە جاری وایە پەنا بۆ ئەمە بازرگانیە کە بەڕاستی لەکوێ سعر کەمتر بێت ئەوان ئەیهێنە ناوە لە وڵاتانەوە. بەڵێ کاتە ئەو ئاژەڵانەی کە دەهێنرێت هەرێمی کوردستان بە تەواتی پشکنینیان بۆ ئەنجام ئەدرێ؟ بەڵێ بەڵێ بە دڵنیاییەوە ئەمە باسی فەرمیت بۆ دەکەم ینی من باسی هینا بەڵێ بە تاکید چون بە کۆمەڵە فلتەران ڕوا و کە داخلیشە بێ لە فڕۆکەخانەکانەوە یان لە ڕێگەی مەرزە نێودەوڵەتیەکانەوە هەر هەموو پشکنینی بۆ دەکرێت و هەمیشی دەبێت شەهادەی سەحی ئەو دەوڵەتەی پێبێ کە دوور بێت ینی لە هەموو وڵاتێک ناتوان ڕێگە بدرێ بە ئەو ئاژەڵانە بێتن کۆمەڵێ نەخۆشی هەیە ئەو وڵاتێک کە ئەو جۆرە نەخۆشیانی ئاژەڵانی تێ ڕێگە پێ نەدراوە کە بێڵین بێتە ناوە ئەوەی بۆمان بکرێت. باشە کاک جەمال ئەو ئاژەڵانەی کە بە نافەرمی هاوردە دەکرێن یاخود بڵین بە قاچاق هاوردە دەکرێن ئێوە دواتر چۆن پشکنینی بۆ دەکەن کاتێک لە مەیدانەکان یاخود لە ناوەندەکانی فرۆشتنی گۆشتدا دەدرێت بە هاوڵاتیان هیچ زمانێک هەیە بۆ ئەو هاوڵاتیەکە لەو گۆشتە دەخوات؟ وەڵا بەداخەوە ئەوە یەکێکە لە هەرە گرفتە گەورەکان نەک لە بواری ئاژەڵە لە زۆربەی بوارەکانە ئەوانەی کە بە قاچەق و بە نافەرمی دێن بە هیچ شێوە کۆنتترۆل ناکرێت تەنها کەوتۆتە سەر ئەوەی کە ئینسان کە وەختێک گۆژە کڕێ ئەو گۆشتانە بکڕێت کە بە فەرمی لە قەسابخانە فەرمیەکانەوە هاتوۆتە ناو بازار دوورکەوێتە لەو گۆشتانی کە لەسەر جادە و لە شوێنی کە هیچ مەرجێکی تیانە دوور بکەویتۆ لەم جۆرە گۆشتە تەنها ئەوەیە تۆ خۆت پارێزە لەو شوێنە فەرمیەکان بیکە. باشە هیچ لێژنەیەک پێک نەهێنراوە بۆ ئەوەی ئەمە کۆنتترۆل بکە یاخود ئەوانی کە لەسەر جادە یاخود لە مەیدانەکانی ئاژەڵدا دەفرۆشتێن پشکنینیان بۆ بکەن بزان ڕێگە پێدراون یاخود چی؟ بەردەوام ئەگەر خۆ سێرت کرد بێ لیژنەکانی قایم قامات یەکێکە لەو لیژنانی کە چالاکیەکەن گرتنی گۆشتی فرۆشتنی گۆشتی سەجادە و کۆڵانەکانە کە لە ڕێگەی قەسابخانەکانەوە سەر نەبڕان هاتووە بەردەوام خەریکن ینی لە هەوڵی بەردەوامن ڕۆژانە بە سەدان لاشەی حیوانە گیرێت و ئەسووتێنرێت. بەڵێ لە شان ساقێ کاک جەمال سەبارەت بۆی کە ئەو گۆشتانە کە لە دوای سەربردراون بە فریشی بمێنێتەوە ئایا مودەیەکی بۆ دیاری کراوە لە دوای سەربردران لەو مودێ ئەبێ ئەو گۆشتە بخورێت لەلایەن هاوڵاتیانەوە بە فریشیە؟ زانی چۆنە خۆ هەر عادەتەن پێداویستی خەڵک بۆ بازار لە گۆشتی سوورە ئەگەر لە مریشک و بابەتەکانی ترا ئێمە بەست و تەبیعەن بەشێکی کۆمەلگا بەست و بخوا لە گۆشتی سوورە زۆر دەگمەنە خەڵکی ئێمە هەر بە فرێشی ئەیخوا عادەتەن ئەو بڕانەش کە یەتە ناو سەربڕینخانەکان ناو قەسابەکانی ناو بازار ئەو بڕەیە کە ئەتوانرێت لە ماوەی 2 ڕۆژە 3 ڕۆژە کە هیچ گرفتێکی نەبێت جاری وایە لە ڕۆژێکە چکە بڕەکە ئەوە زۆر نییە تۆ بتوانێت دوو کاژمێری بۆ دانراوە تا ئەو گۆشتە بەڵێ بەڕاستی لە ڕاستیەکە وایە جا گۆشتی بەستوش لای ئێمە عادەتەن ناخۆی خۆ تزانی کەم گۆشتی بەستوی حیوانە خۆین هەر گۆشتی فرێشە خۆی
هەروایە کاکژمە لە قسەکانی پێشودا باس لەوە کرد کە بۆ من لیژنەکانی قایمقامیەت لاشەی ئاژەڵ فڕێدەدەن واتام ئاژەڵانە بە مردوویەتی سەریان دەبڕون و دەیدەن بە هاوڵاتیان یاخود ئەم ئاژەڵانە ئەوانن کە بە فەرمی سەر نابڕن پشکنینی بۆ نەکراوە سەر بڕراوە هێنراوەتە سەرجادە ئەمانە کە ئەگیرێن لەلایەن ئەو لیژنەکانی قایمقامێتەوە طبعاً بەشێکی نەشیە هەر خۆی بۆ خۆی بوونی گۆژ لە سەرجادە لەنا ئۆهەوا و تەپ و تۆزیان خۆی ئەما خراپە تۆ بە لە قەسابخانە شۆ نەهات بێتە سەرجادە ئێمانایەوە هەر گۆشتێکی خراپە زیاتر ئەو ئەگەر ببینی سعیشی هەرزانە بەشێکی زۆری ئەو گۆشتەکانی سەرجادە جاری وایە گومان بۆ هاوڵاتی دروستە بێ بۆچی گۆشتێک لە قەسابیەک بەونەیە بۆچی ئەوەی سەر جادەکە بەو سعرێ عادەتەنە و گۆشتانی سەرجادە گۆشتی زۆر تەندروست نی بەشێکی زۆری تەندروست نییە لە پشک بیباتە قەسابخانە لە پشکنینە دەرناچێ ناچار ئەچێ چی لێکە لەو سەرجادە و شتانە ئەفرۆشن. بەڵێ کاک جەمال سەبار بۆ داتایی کە لە سەرتە قسەکانتە ئاماژە پێ کرد کە بەتایبەت لە مانگی ڕەمەزان کۆتایی مانگی 4 و مانگی 5دا 30,000 بوو دوایەوە داتاکە بەرز بۆ 37,000 کە ئەم جۆرە گۆشتانە خواستی زیاتر لەسەر و ئاستەکی بەرز بووەوە خوراوە لەلایەن هاوڵاتیانەوە ئەمێ بزانم ئەم ڕۆژەیە لە سلێمانی بەبراوە بە وڵاتانی تر ئاستەکەی بەرزە یاخۆ ئاستێکی تەندروستە هاوڵاتیان پەنای بۆ بەرن. گۆشتی سوور وەک پێم وتی تۆ ستانداردێک دائێ هەموو کۆمەلگای ئێستا بۆ ئەمە بۆ گۆشتی سوور ئەبێ هەموو تاچێک لە ماوەی ساڵێکە 14.4 کیلۆ بخوات بۆ هەر تاچێک و هەموو کۆمەلگاکان هەموو موئەساسەکان هەوڵی ئەوە ئەدەن تاک بگاتە ئەم ئاستە من دێ ناشان بەپی ئەو حساباتانەی کە ئێمە ساڵانە ئیکەی چونکە ئێستا ساڵ هێشتا نیوە نەبووە توانین بزانین ڕێژەکە بەڵام لە ساڵانی پێشوا کە کردومانە ئێمە نەماتوانێت بگەینە ئەو ئاستەی کە ئەمانەوێ کە تاک بگاتە ئەو بەدەستێنانی ئەو بەشە لە گۆشتی سوور ئاستێکی کەمە بڵێ ئێمە ناتوانین بگەینە ئەوە چونکە هەموو کۆمەلگاکان ئەو کۆمەلگانەی کە ئاستی ئابووری باشە داهاتی تاک بەرزە ئەگاتە ئەم ئاستانە هەر بۆ بەراورد پێت بڵێم بەراوردێکی ساڵی 2019 و 2020 بکە کە 2019 جۆرێ لە پاشەکەوتی موچە نەما و بەشێکی زۆر تا دەمانگێک موچەی خەڵک باش بوو بازار کرایەوە تقریبا لەو بڕە گەشتنە نزیکە 11 کیلۆ بە تێگرایی لە ساڵێکە بۆ فەرد دەی لە ساڵی 2020 تا ئێمە بەو داتایی وەرمانگرتووە گەشت لە نیوەی ئەوە توانیوین چونکە بۆ مە پەیوەندی بە داهاتی ئینسانەوەی تاکەوەیە هەتا مستەوای مەعیشی باش بێ پێداویستیەکانیشی زۆرتر پڕکات و زۆرتر ئەیکڕێت بۆیە ئەگەر سیر بکەیت 2019 لەبەر وەزع تۆزێ باشتر بوو پاشەکەوتی موچەنەوە زۆر فەرقی هەیە لەگەڵ 2020 کە نەمانتوانێت بگەینە ئەوەی کە پێداویستی تاک لە گۆشت دابین بکەین بەڵێ ڕێژەکەی کەمە. باشە ببوورە فەرمانەکە نامە پرسیار بە سەرماتێپەڕێ بۆیە ئیتر لە قسەکانتە ئەمەژۆ بە ئابووری کە پێت وایە لە ئێستادا ئابووری وڵات پشت بە ئاژەڵ و بەخێوکردنی ئاژەڵە بەستێ یاخۆ تەناوەکو خواست و ئارۆزی هاوڵاتیانە وەڵام بەداخەوە نەک بۆ بەوەی کە بتوانین بیکەین بە یەکێک لە هەرە داهاتە باشەکانی ئابووری ئەوەی هەیە ناڵێم هەر نییە بە سونەتی خەڵک حیوان بەخێوەکە و خەڵکێکیش لە ئێستا تقریباً هاتوۆتە پێشەوە بۆ دروستکردنی پرۆژەی گاوداری و بەخێوکردنی قەڵە و مانگای شیر و ئێستا هاتووە تقریباً ئەویش پەیوەندی بە کۆمەڵە کار ئاسانیەوە هەیە کە تۆ تا کار ئاسانی بکەیت بۆ پرۆژەکان خەڵک دێتە پێشەوە بۆ ئەوە ئەمە لە هەمیشی گرنگتر بەڕاستی خۆ هەر دروستکردنی پرۆژە نییە هەر تۆ دەبێت بازارێکی سابتت هەبێ تۆ کە یەکێکێ بە وەبەرهێنانەکە لەم بوارایە پرۆژە دروستەکە دەبێت دڵنیا بێت لەوەی بەرهەمەکەی لە بازارە نەتیجەی ئەبێ بۆی ساق ئەبێتەوە نەگوەکو بەداخەوە وەکو مریشکی لێ بکەین کە ئەیبینی خۆتان بەرهەمێکی زۆر باشمانەیە زیاد لە پێویستیشمانەیە لە پێویستی هەرێمی کوردستان ئەگەن بەڕێک و پێکی بەرهەم بهێنرێت و بفرۆشرێ سیر ئەەکەی لەبەر ئەوەی بازارێکی ڕێکی نییە هەمیشە لە بەرز و نزمیەکی خراپایە جاری وا هەیە خاوەن پرۆژەکان لە ئاسێکی زەرەری زۆردا هینی سەروەی حیوانیش بابەتی ئاژەڵداریش سەرمایە قورسە هەموو کەس بۆ پرۆژە دروستکردن سەرمایەکی زۆری وێ هەموو اینجا درەنگیش ئەگاتە نەتیجە وەکو بڵین ئەوە نییە تۆ
بێ بوارێکی تری وەکو مریشک بەخێ بکەیت ئەمانە تۆزێ درەنگ ئەگاتێت لەبەرەوە ئێستا باشە تقریبان خەڵک داوا ئەکا بەهۆی ئەبوونی ئەم بازرگانیش دەورێکی سەرەکی هەیە لە هێنانی ئەوە خەڵک ڕووی تێ کردووە تقریبا باشە زۆرترین لە قسەکانمە ئاماژەمان بە هاوردەکردنی گۆشت کرد ئایا حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان و ئێوە هیچ زمینە سازیەکتان کردو بۆ زیادکردنی سامانی ئاژەڵ لە کوردستان بۆ ئەوەی پێویست ناکا گۆشتی دەرەوەی وڵات بهێنرێتە ناوە و ئەو کاتە قاچاق چێتیش لە سامانی ئاژەڵدا تا ڕادەیە کەم بکرێتەوە؟ هەوڵی زۆرمان داوە بەڕاستی هەردەو لەو حسەیە کە مانگانە دای ئەنین وامان کردووە ئەوەی کە پرۆژەی قەڵەوکردنی گوێرەکەی هەیە زۆرترین لە 160 بدەین بەوەی کە ئەمان بتوانن بچن بیهێن و لێرە قەڵەوی بکەن و بە ماوەیەکی 6 مانگ بمێنێتەوە بیخێنە بازارەوە کەمترین ڕێژەمان داناوە بۆ ئەو کۆمپانیانی کە بازرگانی ئەکەن هەمیش بە خاتری ئەوەی کە گەشە بە سامانی ئاژەڵ بدەین و هەمیشە لە هەوڵدا نێمە هەم لە کار ئاسانی ڕێنماییەکانە هەم لە پێنێ بەڵام ئەیەوێ بەڕاستی وەک پێم وتی مەسائلی گەشە پێدان تازە حیوانداری بەو شێوە سنەتی جاران ناتوانرێ تۆ پشتی تەواوی پێبەسی دەبێ ئێمە ڕوو بکەینە پرۆژە و مەزارعی گەورە وەکو هەموو دەوڵەتان باشە باش جەمال گەر بێمە سەر ئاستی مادی تاک بۆ نمونە لە هەندێک لە قەسابخانەکانیش تەنانەت گۆشت بە بڕێکی هەرزانتر دەفرۆشرێت لە چاو قەسابخانەکانی تر یاخود بە بەراورد بەوان هاوشێوەی گۆشتی سەرجادەکان بە هەمان نرخ ئەفرۆشرێتەوە هەندێک جار هاوڵاتیان پەنا بۆ ئەمە دەبن ئایا چۆن بزانن ئەم گۆشتە تەندروستە هیچ مۆرێکی تەندروستی یاخود شتێکێ بۆی هاوڵاتیان لێرەوە بزانن و بیناسنەوە ئەو گۆشتە تەندروستە بۆ خواردن یاخودنا؟ ئەی طبعاً ئەو گۆشە وتمانەوەی کە مۆر کراوە عادەتەن ئەوە لە سەربەری خانەکانەوە دێت بە پشکنی نادێت ئەگەر جۆرێ نەخۆشی هەبێت لاشەکە ڕەتەکرێتەوە و دەسووتێنرێت نایڵ بگاتە دەست گۆشتیش فەرقی هەیە بەڕاستی با پێتان بزانین ئێمە ئەوانە ئەو گۆشتانی کە کار و بەرخە لەمانە هەمیشە گۆشتی ناسکن و هەمیشەش سعریان بەرزترە وەک لەو گۆشتانی کە مەڕ و بزنی جۆرێک پیربوونی تایە هەر خود بە چاویش ئەیبینی یامەگەر لێی بنێ هەموو کەس ئەکەوێتە ئەوێنەوە هەمیشە گۆشتانی کە ناسکن سعریان بەرزترە ینی هەروان بووە تەمان سعری گۆشت لە لای ئێمە ئەگەر سەیری بکەین بەڕاستی هەمیشە تەزاربێکی زۆری تەیە هەمی پەیوەندی بەو جۆری حیوانەکەەوە هەیە حیوانی ناوخۆ حیوانی بچووک لەگەڵ حیوانی پی هەمیشە خەڵک بە دوای حیوانە ناسکەکانە بۆیە سعری هەمیشە و سعری گرانترە وەک لەوانی تر بەڵێ زۆر سپاس بۆ کاک جەمال حوسێن